أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لقد صدق الله رسوله الرؤيا بالحق لتدخلن المسجد الحرام إن شاء الله آمنين. إن شاء الله آمنين محلقين رؤوسكم ومقصرين لا تخافون. فعلم ما لم تعلموا فجعل من دون ذلك فتحا قريبا. الله الله. هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله. أحسنت 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 أحسنت. ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه المبعوث رحمة للعالمين، محمد نبينا وعلى آله وأصحابه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. اللهم يا رب، يا معين، يا ذا الجلال والإكرام، يا حي يا قيوم، اللهم تقبل منا مجلسنا هذا وارزقنا حسن الخاتمة ولا تكلنا إلى أنفسنا طرفة عين. اللهم اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا. زين به لساننا وجمل به وجوهنا وقوي به أجسادنا وثقل به موازيننا يوم العرض عليك يا أرحم الراحمين. سلام و رحمتی خوای پەروەردگارتان لێبێ بینەران و بیسەران و خۆشەویستانی سەدای زێڕین. ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ بێت لە خۆشی و شادی و کامەرانی. خۆشەویستان و بەڕێزان، بۆ جارێکی تر و لە وەرزێکی نوێی بەرنامە جوانەکەی سەدای زێڕین بە خزمەتتان گەیشتینەوە. ئەم جارەیش لە شارە جوانەکەی سنەی خۆشەویستەوە، شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان، ئەو شارە جوانەی کە پارچەیەکی دانەبڕاوی خۆشەویستی
پارچەکانی دیکەی کوردستانە. ئومێد دەکەین ئینشاءالله دەنگە زوڵاڵەکان و سەدا زێڕینەکان لەسەر جەمجیهان و بە تایبەت لە کوردستان بەردەوام بن و سەدا زێڕینەکان هەمیشە بەرەو زێڕینی بڕۆن و وەکو تەڵا وەکو ئاڵتون هەمیشە جوان ببنەوە. ئەمڕۆ میوانێکی ئەزیز و خۆشەویست ماندوومان کردووە، خوای گەورە پاداشتی خێری بداتەوە بە هەموو هەنگاوێکی کە بەرەو ئەم شوێنە هاتووە بۆ تۆمارکردنی ئەم بەرنامەیە. خوای گەورە پاداشتی خێری بداتەوە. ئەویش زۆر زۆر بەڕێز مامۆستا عادلی خۆشەویست کە لە شاری سەقزی خۆشەویستەوە تەشریفی هێناوە بۆ شاری سنە. ئێمە لێرە ئەمڕۆ میوانی ماڵەکانتانین و داواکارم لە ئەڵڵا تەعالا تاعەت و عیبادەت و پەرستشی مانگی پیرۆزی ڕەمەزانی لێ قبوڵ فەرموو بین و بەدەستی خاڵی نەمانگێڕێتەوە بارەگای خۆی. إنه ولي ذلك والقادر عليه آمين يا رب العالمين. زۆر بەخێر بن مامۆستا عادل بۆ نێو بەرنامەی سەدای زێڕین. خوا پاداشتی خێتان بداتەوە بۆ ماندووبوون و ئەرک و عەزیەتان کە لە ڕێیەکی دوورەوە تەشریفتان هێنا بۆ شاری سنە و بەدەم ئەم داعوەتەی ئێمەوە هاتن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. عرضی سڵاو و ئەدەم هەیە لە خزمەتی ئێوە هاوکارانی بەڕێز و خۆشەویستان و هەروەها لە خزمەتی بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست و داواکارم لە خوای پەروەردگار کە تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بفەرمێت بە لوتف و مەن و کەڕەمی خۆی. ئامین ئامین انشاءالله. بارك الله فيكم. بەخێر بێنەوە. زۆر سپاس دووبارە بۆ ئامادەبوونتان. پێمان خۆشە پێناسێکی جەنابەت بزانین مامۆستا عادل کێیە و خەڵکی کوێ و کەی لەدایک بووە و دەستپێکی قورئان خوێندنی لەکوێوە دەستی پێ کردووە. بەناوی خوا من عادڵی خوداییم لە شارستانی سەقزۆ تەوەلودی 25 سەی ساڵی 87 زاینی. بەڵێ 25 سەی 87. بەڵێ باش. و لە تقریبا لە 15 ساڵگی و شروعم کرد بە قورئان خوێندن. لە سەرەتاوە لە بەحسی تەجویددا دەستمان پێ کرد و دواتر واردی بابی سەوت و لەحن بووین بە شێوەی تەحقیقی مسری. دواتریش کارەکەم بە شێوەی تەرتیل ئیدامەدات، واتە بە تەدویر. تەرتیل معنایەکی عامە، تدوير خصوصا. بله خصوصا. موفق ان شاء الله. بخير بين وزاري شتر لشساق وسلامت بن خوارة راضي به. الحمد لله قراءتي شي جوانة خوين لدس بيشي برنامجك. چی بووە پاڵنەر و هۆکار بووە ئەوەی مامۆستا عادل ببێ بە قورئان خوێن؟ واتە باوک دایک کە سوکار مامۆستایەک بۆ نمونە؟ وەڵای باوکم و دایکم خوای گەورەیان لێ ڕازی بێت ئەوان بوون بە پاڵنەرم. الحەمدولیلا. لە ژیانە ماون؟ باوکم بە ڕەحمەتی خوا چووە، خوای گەورە لێ خۆش بێت. حەوەش مانگێکە. خوا لێ خۆش بێت. دایکیشم شکر بۆ خوا ماوە. الحەمدولیلا. الحەمدولیلا. عاقبەت خێر بن ئینشاءالله. حتما خێزانداریشی؟ بەڵێ. بەچکە و وانەتان هەیە؟ نەوەڵڵا. دەبێت ئینشاءالله. ئینشاءالله. ماوەیەکی زۆر نییە ئیزدواجم کردووە. تەواوە. مبارەکە ئینشاءالله. بارەکە الله فیک. با بزانین مامۆستا عادل زیاتر سەرسامە بەدەنجی چێ لە قورئان خوێنەکان؟ یعنی زیاتر ئەگەر گوێ بگری گوێ لە سەوتی چێ ئەگری؟ لە بەحسی تەحقیقا واتە شێوەی مسری حەزم لە دەنگی محەممەد ڕفعەتە ماشاءالله لەگەڵ شێخ منشاوی. ماشاءالله جوانە. هەردووکیان دوو دەنگی زۆر تایبەتن. بەڵێ زۆر باش. لە بەحسی تەرتیلیشە زۆرتر محەممەدەیب گوێ دەم و شێخ خەلیل حوسەری. ماشاءالله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. من هەرەوەی لێ زانم. بەڵێ. بۆمان تەواوکە فەرموو. بۆ بەحسی گوێدانەکەی تەقلیدم لێ نەکردووە لە شێخ حوسەری.
بەڵام بۆ گوێدان پێم خۆشە گوێ بدەم چون بەڕاستی حەقی تەجوید ئەداکات. ڕاستە. شێخ محەممەد ئەیوبیش خی گەورە لێ خۆش بێ سەوتێکی خۆشی هەبوو و ئەدایەکی جوانیشی هەبوو، ینی بەڕاستی ئەدای شێخ محەممەد ئەیوب حجازی بوو، وایە بە شێوەی منطقەی حجاز ئەی خوێندەوە. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. درسته؟ بارك الله فيك. پێمان خۆشە تۆزێکیکەی گوێ لە سەوتی جەنابەت بگرینەوە بە شێوازی تەرتیل قورئانمان بۆ بخوێنیتەوە مامۆستای بەڕێز. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واذكر في الكتاب مريم إذ انتبذت من أهلها مكانا شرقيا فاتخذت من دونهم حجابا فأرسلنا إليها روحنا فتمثل لها بشرا سويا قالت إني أعوذ بالرحمن منك إن كنت تقيا قال إنما أنا رسول ربك لأهب لك غلاما زكيا قالت أنى يكون لي غلام ولم يمسسني بشر ولم أك بغيا قال كذلك قال ربك هو علي هين ولنجعله آية للناس ورحمة منا وكان أمرا مقضيا فحملته فانتبذت به مكانا قصيا فأجاءها المخاض إلى جذع النخلة قالت يا ليتني مت قبل هذا وكنت نسيا منسيا فناداها من تحتها ألا تحزني قد جعل ربك تحتك سريا وهزي إليك بجذع النخلة تساقط عليك رطبا جنيا فكلي واشربي وقري عينا فإما ترين من البشر أحدا فقولي إني نذرت للرحمن صوما
فقولي إني نذرت للرحمن صوما فلن أكلم اليوم إنسيا فأتت به قومها تحمله قالوا يا مريم لقد جئت شيئا فريا يا أخت هارون ما كان أبوك امرأ سوء وما كانت أمك بغيا فأشارت إليه قالوا كيف نكلم من كان في المهد صبيا قال إني عبد الله آتاني الكتاب وجعلني نبيا وجعلني مباركا أينما كنت وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا وبرا بوالدتي ولم يجعلني جبارا شقيا والسلام علي يوم ولدت ويوم أموت ويوم أبعث حيا ذلك عيسى بن مريم قول الحق الذي فيه يمترون صدق الله العظيم. ما شاء الله، أحسنت، بارك الله فيك، بخير بيتك، بارك الله. صدایکی زۆر خۆشت هەیە. شارەزای مقاماتت هەیە مامۆستا؟ هیچ؟ بەڵێ الحەمدولله. الحەمدولله. ئێواتە سونی ئابی سحریکە ئەزانی؟ الحەمدولله. زۆر باشە. خۆت زیاتر بە چی مەقامێک حەزەکەی قورئان بخوێنی یان پێشنوێژی بکەی؟ وەڵی بۆ خۆم زۆرتر حەز بە بەیات و نەهاوەند دەکەم. بەڵێ بەڵێ، بەیات و نەهاوەند. بەڵێ جوانە. وەلێتر حاڵات و ڕۆحیەش فەرقەکات. بەتاکید. لە بەرنێژی مەسەلەن تەراویحە مەسەلەن مەقامی ڕەست شادترە. جوانە. بەڵێ باشە. جەنابت حتمەن پێشنوێژیەکەی لە مزگەوتە لە ڕەمەزان؟ بەڵێ فقط ڕەمەزانان. فقط ڕەمەزانان. بەڵێ. شێوازی پێشنوێژەکەت هەرەمە بوو کە ئێستا بۆمان خوێند یان جیاواز؟ مقدارێ سەریعترە وەکو بە شێوەی بڵێن حەدر. سەریعترە. بەڵێ ئینە هەر ئەبوو شێوەیە تەقریبن. زۆر باشە. هیچ بەشداریت کردووە لە مسابقاتێک لە مەسەلەن پێشبڕکێ نێودەوڵەتی یان بەشداری مەحافیلی نێودەوڵەتیت کردووە یان لە ناوخۆیە مەحفەلی قورئانی؟ بەڵێ. لەکوێیە ئەگەر پێمان ئاشناکەی؟ وڵی هەر مسابقاتێک کە شرکەتم کردو لێرە تقریبن وایە مەراحلی شەهرستانی هەیە، دوایەوە تێپەڕ ئەبێ ئەچی بۆ مەراحلی ئوستانی و هەروەها کشوەری. بەڵێ. اینجا جەنابەت لە چه ئاستێکا بەشداریت کردووە؟ وەڵا من هەرسێکی شکر بۆ خوا شرکەتم کردووە. الحەمدولله. هەم لە بەحسی قەرائات و هەم لە بەحسی تەرتیل و ئەزانیش. لە ئەزانیش؟ بەڵێ. زۆر باشە. کەواتە شارەزای باشیش لە ئەزانە هەیە؟ باش کەنا. الحەمدولله. دەی باشە لە ئەزانە تەبان ئێمە چەند شێوازێکی جیاوازمان هەیە، ئەزانی حیجازیمان هەیە، ئەزانی میسریمان هەیە، با بڵێم تورکیمان هەیە، نازانم بەم دوایە ئەڵەن کوردیشمان هەیە بە حیساب. جەنابەت زیاتر ئەگەر ئەزان خوێنی چ بانگێک مەسەلەن؟ وڵا بە شێوەی مسری بۆ خۆم تەقلیدم لە مستەفا غەلوەش کردووە بە شێوەی مەقامی ڕەست و هەروەها حیجازیش، هەردوو شێوەکەی مسریە. پێمان خۆشە بە حیجازەکەی بانگێکمان پێشکەشکەی کولی بانگەکە ئینشاءالله. فەرموو. الله أكبر الله أكبر الله أكبر الله
أكبر الله أكبر الله أكبر. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمدًا رسول الله. أشهد أن محمدًا رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر الله أكبر. لا إله إلا الله. لا إله إلا الله خاتم النبيين محمد رسول الله. اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت سيدنا محمدا الوسيلة والفضيلة وابعثه المقام المحمود الذي وعدته وارزقنا زيارته وشفاعته. آمين. بارك الله فيكم. بخير بين ما مساجد دنگتان نرزه إن شاء الله. موفق. بارك الله فيكم. لكلاس قرآنية بجدارن طلبتان هي شاگردتان هي بلا شكر بخواه. أخوتان الله چند شاگردتان هي؟ والله من لمؤسسة قرآني درس ليمو تقريبا 8 طلبي هي أو 5 أستاذي شهي درسي تجويد يعني في الله منيش درسي تجويد ليمو با أستاذ كان. جناب درسي تجويد أستاذ كان الله يدعو. ما شاء الله ما شاء الله. هر قرآن ينبانجيشه كلاسك. قد لبحثي تجويدا كاركين. باشا أو قوتابیانیان ئەو خوێندکارانەی کە لەژێر دەستی ئێوە ئەخوێنن دواتر شەهادەیان پێدرێ ئیجازەیان پێدرێ لای ئێوە ئیجازەی خوێندن؟ بەڵێ. بە چەند ڕیوایەت؟ هەر تەنها ڕیواەتی حەفز؟ ئەو ڕیواەتی کە مەشهورە ڕیواەتی حەفسە بەڵێ. مەگەر کەسێک خۆی بێت زیادە بەر ئەوە لە شوێنهایەکی تر بیخوێنێت. باش. ئاشناییتان چۆنە بە دنیای دەرەوە لە بابەتی قورئان خوێنانی دەرەوە؟ هیچ پەیوەندیەکتان هەیە بۆ نمونە لەگەڵ عێراق لەگەڵ؟ متاسفانە هیچ. بۆ ینی بۆ هەوڵتان نەداوە مەسەلەن با بیڵێم ئێوە ماشاءالله کۆمەڵە قورئان خوێنی دەنگخۆش و سەدا زێڕین هەیە لە ڕۆژهەڵاتە ماشاءالله، ینی لە سنەیە بە نمونەی مامۆستا ئەمینی ئەسەدی، بە نمونەی مامۆستا فوادی مەولودی،
مامۆستا فەریدونی ڕەشیدی کە بە ئەسڵ خەڵکی سەقزە ئێوە نەتانتوانێت مەسەڵەن جەمعیەتێک دروستکەن بە ناوی لێ بنێن جەمعیەتی قوڕائی قورئان لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ وڵای لەو بوارەوە کەمکاری کراوە متاسفانە چونین کارێکمان ئەنجام نەداوە تایسە. ڕاستە فەرمووی. ئەگەریش ئەنجامیان دابێ من تۆی تیا نەبووی. موفق من ئینشاءالله. زۆر چاکە. ئێمە تەبان بە حکمیەوەی لە مانگی ڕەمەزانین. مانگی ڕەمەزانیش بۆ خۆ دەزانی وا نەسراوە کە مانگی قورئانە. بەڵێ. وانە بۆی زیاتر گوێ بیسەرانی خۆشەویست و بینەرانی ئازیز ئاو بدەین بە نوری قورئان و بە چرای هەمیشە زیندوی ئەم قورئانە پیرۆزە هەندێکی تر قورئانە خوێنین بە دەنگی جەنابەت و دواتر درێژە بە قسەکانمانە دێن ئینشاءالله. فەرمووی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. تنزيل الكتاب من الله العزيز الحكيم. إنا أنزلنا إليك الكتاب بالحق فاعبد الله مخلصا له الدين. ألا لله الدين الخالص والذين اتخذوا من دونه أولياء ما نعبدهم إلا ليقربونا إلى الله زلفى إن الله يحكم بينهم فيما هم فيه يختلفون إن الله لا يهدي من هو كاذب كفار. لو أراد الله أن يتخذ ولدا لاصطفى مما يخلق ما يشاء سبحانه هو الله الواحد القهار. خلق السماوات والأرض بالحق يكور الليل على النهار ويكور النهار على الليل وسخر الشمس والقمر كل يجري لأجل مسمى ألا هو العزيز الغفار. صدق الله العظيم. طيب الله أنفاسك وجزاك الله خيرا وفيكم بارك إن شاء الله. بینەرانی بەڕێز و خۆشەویست، سەدای زێڕین بەردەوامە لەگەڵتان. پاش ناوبڕێک دێنەوە خزمەتان بینەر و بیسەرمان بن. سەدای زێڕین وهاتەوە ئەیمانگی جوان گوڕبەژێرێک لە دەنگی خاڕینی خۆر. دووبارە سەلامی خواتان لێبێ ئازیزان و خۆشەویستانی بەرنامە جوانەکەی سەدای زێڕین. ئەچینەوە خزمەتی میوانە ئازیزەکەمان و وەکو دوابڕگەی بەرنامە پێم خۆشە پەیامی جەنابیان بزانم بۆ ئەهلی قورئان و بۆ بینەرانی بەڕێز لە کوردستان و لەو شوێنەوە کە بینەر و بیسەری ئێمن ئێستا جەنابی مامۆستا عادل پەیامی چییە بۆیان؟ هەر بەو جۆرەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێت خەیڕکم من تعەلەمە القورئانە وعەلەمەه، واتە باشترینی ئێوە ئەو کەسەیە کە فێری قورئان خوێندنە بێت و فێری دیگەرانیش یەکات.
وبو جوريك لحديثك شريف ترى أفرمت عليه الصلاة والسلام: الماهر بالقرآن مع السفرة الكرام البررة. أو كسيك مهارتي هي لخوندني قرآنا لقل ملائكيك قرآن نازل كان سفري كرامي بررة حشر بيت چ نعمتي لو گەورەتر و چ پاداشی لەوە بەرزتر کە ئینسان تووشی ببێت لە ڕۆژی قیامەتە خوای گەورە بە نەسیبی هەمومانی بکات. و داواکاریم ئەوەیە کە بۆ خەڵکی کوردستان بە تایبەت جوانەکان کە حتمما تەلاش بکەن فێری قورئان خوێندن ببن و ئەو سنەتانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زینوو بکەنەوە. بارك الله فيكم. دەستان خۆش بێ. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئێمە لە ماوەی ڕابردوودا لەگەڵ میوانی ئەزیزمان مامۆستا عادلی خودایی لە بەرنامەی سەدای زێڕین میوانی ماڵەکانتان بووین. مامۆستا عادل کە لە شاری سەقزی خۆشەویستەوە تەشریفی نابوو بۆ شاری سنە، عەزیەتی کێشا بوو، ماندوو بوو، خوای گەورە پاداشتی خێری بداتەوە. ئەمێ بڵێم ئێمە لە سەدای زێڕین بەردەوامین لە سەرجەم شار و شارۆچکەکان و وڵاتانی دەوروبەر. هیوادارین جوانترینتان پێشکەش بکەین و خوای پەروەردگار بیکات بە توێشوێک بۆ قیامەتمان ئینشاءڵڵا، و هەموو پیت بە پیتی بەرنامەکەمان و حرف بە حرفی و ئاەت بە ئاەت و سوورەت بە سوورەتی لە تەرازوی چاکەکانمانە بۆ ئەژمار بکە. سوپاسێکی بێپایانم هەیە بۆ ئێوەی بینەری خۆشەویست کە بە دیارمانەوەدا ئەنیشن. من لێرە کۆتایی بە ئەڵلقەی بەرنامەی سەدای زێڕینێنم لە شاری سنەوە بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن مامۆستا عادلی خودایی لێرەدا کۆتایی بە ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمان هێنم. سوپاسێکی بێپایانم هەیە بۆ ستافە بەڕێزەکەی پشتی کامێرا، خوای گەورە ئەوانیش موفق و سەرکەوتوو بکە ئینشاءڵڵا. تا ئەڵلقەیەکی تری سەدای زێڕین بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ما كان على النبي من حرج فيما فرض الله له، سنة الله في الذين خلوا من قبل، وكان أمر الله قدرا مقدورا. الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله، وكفى بالله حسيبا. ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين
وكان الله بكل شيء عليما. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا. يا أيها الذين آمنوا اذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا. صدق الله العظيم. سەدای زێڕین وهاتەوە ئەیمانگی جوان، گوڵبژێرێک لە دەنگی خاڕینی قوربان. سەدای نوران خۆشبەختیە وەکو باران، ئاوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان. ئەیمانگی خێر دڵمان پڕکە لە ئیمان، جگە لە تۆ کێ بکەینە دۆست و میوان. یای تەلاوەت عیشقت دەڕوات بۆ لێو